بە توندی ئیدانەی هەر ڕووداوێک و هەر هەنگاوێک ئەم کە ئاڵۆزی و ناخۆشی ئەگەیەنێتە هەر شارێک لە کوردستان ئەو ڕووداوی کە ڕوویدا کارێکی نەشیاو بووە، کارێک بووە کە هاوکاری هیچ پرۆسەیەک ناکات و ئێمە هیوادارین و دڵنیاشم و لێرەمەوە ئەمێ بەلایەنە ئەمنیەکانی کوردستان و ئاسایشی سلەیمانی بڵێم کە لە بەیانیشەوە هەر لەسەر خەت بوومە لەگەڵیان کە داوام لێ کردوون زۆر بە جددی ئەم مەسلەیە بگرن تحقیقێکی ورد و جددی لەم پرۆسەیە بکەن و هەوڵ بدەن نەکەر ئەو تاوانبارانەی کە ئەم کارە نەشیاوەیان ئەنجام داوە بهێننە بەردەم دادگا، بەڵام هەوڵ بدەن ئەمنیەتی شارەکەمان بپارێزرێت نەهێڵرێت ناڕەزایی و نیگەرانی خەڵک اینجا چ مامۆستا بێت چه خەڵک بێت کە ڕنگ بێت لە مامۆستان نیگەران بن یان هەر جیهەتێکیان دەستێکیان لایەنێکی تر ئەم دۆخەکە خۆی نالەبارتر بێ چکەن ئێمە پێویستە ئەمە لەم کاتەیە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەین هەر یەکە بە ئەو مەسئولەتەی کە پێی دراوە. من باوەڕم بە جیهەتە ئەمنیەکانەوە هەیە کە زۆر بە پەرۆشی و بە خەمخۆری باشترین خزمەتی ئەمنی ئەگەێنن بە شارێکی خۆیان و بە هاوڵاتیەکانی خۆیان.